وانەکەم ئازاد نووری بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانە کاکازات ئەم کاتت باش لە مێژە باس لە مەترسیەکانی ڕێدانی مادەی پلاستیک لە نێو ژینگە لە نێو ئاو لە هەرێمی کوردستان لە خاکدا دەکرێت بۆچی تا ئێستا نەتوانراوە ئەم کێشەیە چارەسەر ئەستا دەستخۆشی بەرنامەتانی دەکەم بەرنامەیەکی زۆر گرنگە بەڕاستی بەلایمە وەکو دەستەی پارێزکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو دەستەی ژینگە دەستەیەکی چاوی و ڕقابینە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی و کار دەکەین بە هەمانجی لەگەڵ هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە لەگە وەزارەتەکان پەیوەندیی باشمان هەیە بۆ نمونە ئاخر ئەحساماندایە کە هی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە کە ئێمە ئەو ئاخر داتایە کە مەسحکرا لە هەرێمی کوردستان بە ڕێژە دیاریکرا بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەگە تەماشا بکەین بۆ مادەکان تەسنیف کراونە لە بۆ خۆراک و پلاستیک و کارتۆن و کاغەز و شوشە و هەمووانە دەگریتەوە تقریبان باسی دەکەین ئێستا ئەوەی گرنگە ئێستا باسی بابەتی پلاستیک دەکەن کە نسبەکەی لە ساڵ ئەو مەسعی کە کرا ئاخر ڕوپیەوە کە کرا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دراست کرایە لە هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیە هەڵەبجە تقریبان دەتوانم بڵێن ئێستا ڕێژەکەی 22.9 پلاستیکە سەنەویانەوە ساڵانەوە جیایە لە بۆ ساڵەکی بە ڕێژە بۆ نمونە لە بۆ خۆراک تقریبان 32 لە سەدایە بۆ پلاستیکیش 22 لە سەدا بۆ کارتۆن و کاغەزوانش تقریبان 10 لە سەدایە و باقی دیکە شو شتەکان زیادکرایتەوە ئێمە وەکو دەستەی پارێزکردنی ژینگە خۆشبەختانە ئێستا نزیکەی ساڵ و نیوە کە کار دەکەین لەگەڵ وەزارەتدا بە دیجیتاڵی بکەین لە بازگەکان چەند لە شوێنەکان گشتیەکان چەند داخلی هەرێمی کوردستان دەبێت پلاستیک و مادەکانی شوشە و کاغەز و کارتۆن و خۆشبەختانە زۆر پێشکەوتمان بەس ئێستا پێویستمان بە دەرچوانی ڕێنماییەکە لەگەر وەزارەتی دارایی ئەمە بابەتێکی گرنگە لە پێی دەوتێت لە پاکەتنان و پێچانەوە ئەو سیستەمێکی بریتانیا لە وەزارەتی کەسانی پسپۆر و شارەزا لە وەزارەتی دارایی دانرایە بەڵام بابەتش کە خۆڵ و خاشە کە تازە بەڕێست باسی کرد لەگەڵ وەزارەتی شارەوانیش بە تەمایە یاسایەک دەربچێنین یاسای کۆکردنەوەی زبڵ و خاشاکە لە هەرێمی کوردستان و لەگەڵ ڕێکخراوی VNG هۆڵندی چەندین کۆبنەوەمان ئەنجامدا تقریبا دەتوانین بڵێن گەیشتنە مەرحەلەی کۆتایی لەسەر چۆنێتی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی هەم ماڵان و هەم بە شێوەیەکی سێرکەڵی واتە بە شێوەی گەشتیە چارەسەرکردنەکان بە شێوەی هێڵی بوو ئێستا دەمانەوەی بکەینە دائیری باش کاک ئازاد لە وڵاتان تا ڕادەیەک لە هاوڵاتیانەوە دەست پێکراوە بۆ جیاکردنەوەی جۆری خاشاک بۆیە بتوانرێت باشتر سەیکەری بەسەرات بەڵام ئێمە وەکو وتمان تا ئێستا کارگەی ئەوتۆی ڕیسایکلین لە هەرێمی کوردستانە نییە ئەم بابەتانە وەکو خۆی وەربگرێت بۆ ئەوەی چارەسەریان بکات لەم بارودۆخی ئێستا وەکو هەرێمی کوردستان پێویستمان بە چییە هەم بۆ ڕێنمایی هاوڵاتیان و ئاسانکاری بوویان و هەم بۆ ئەوەی کارگەی گەورە دروست بکرێت چارەسەری ئەم جۆرەی خاشاک لاستیکەکان ئێستا بۆ کۆکردنی زبڵ و خاشاک بە پێی ئەو یاسایی کە دەری دەچوین لەگەڵ وەزارەتی شارەوانی بە هەمەنجی ئیشەکان دەکەین بە هەمەنجی کارەکانمان دەکەین لەمە دووە ئەوەش نظامێکی هۆڵندیە لە هۆڵندیا ئەو سیستەمە جێبەجێ دەکرێت پاڵپشت بە سیستەمی ئیتحاد ئەوروپی و زیاتر وڵاتەکەی خۆیان و لە ناوچە ناوخۆیەکانیان ئیشی پێ دەکرێت ئێمە سیستەمە وەکو تازە بەڕێژ ئاماژت پێکرد ئێمە دەبێت لە سەرەتا لە هاوڵاتی بوون دەست پێ بکەین وەریەکیان جێ بکەینەوە زبڵ و خاشەکەکان گرنگترین شت یەکجیاکردنەوەیانە بۆ نمونە پلاستیک و خۆراک و مادەکان زایەکان هەموو یەک جیا بکرێتەوە لە بۆ ئاسانکاری ڕیسایکلینەکە و دوای مەراحلەکانی دیکە پێ دەوتێت ئاڕەکان تقریبا 6 مەرحلە هەیە معنای مەرحلەی ئەوەی تو باست کە مەرحلەی سەرەتاییە لەو قانونە جێ دەکەینەوە ئینشاءالله لە ماوەیەکی دزیشەوە قانونی دەردەچێتە باری جێبەجێکردن ئەو قانونش بۆ یەک ڕۆژ دوو ڕۆژ نییە تقریبا دەتوانین بڵێن بۆ نزیکە 5-6 ساڵ دەستکە دەبێت و هەروە 4 ساڵ تقریبا دەتوانن بڵێن خۆی ئابێت دەکاتەوە و سیستەمەکانی هۆڵندا ئەمەش بەمە شتێکی زۆر باشە لەگەڵوان هاوکار و هەماهنگمانن هۆڵندیەکان لەسەر خەتین لەگەڵیانە لەگەڵ وزای شارەوانی چەندین کۆبوونەوەمان ئەنجامدا چەندین وتوێژمان کردیە کۆبوونەوە بەردەوامی نیستە لە بۆ دەرچوانی ئەو یاسایە چونکە ئەو یاسایە بەڕاستی یاسایەکی زۆر باش دەبێت لە بۆ هەرێمی کوردستان وەکو بەڕێز تازە ئاماژەت پێکرد و ئەو مەرحەلانە دەست پێ دەکەن مەرحەلەی جیاکردنەوە و مەرحەلەی کاردانانی کارگە و چۆنێک چارەسەرکردنیان و هەروە چۆنێتی معنای هەموو بابەتەکان تقریبا دەتوانین بە تێر و تەسەری لە قانونەکە باس کرا بەس پێویستی بە
هەمهەنگیە معنی بجگە لە دەستی پاراست چاکردنی ژینگە لەگە وەزارەتی شارەوانی پێویستە بەڕای وەزارەتەکانی تکەیە بۆ نمونە ڕەوەزارەتی پیشەسازی و تەندروستی و وەزارەتە پەیوەنددارەکە وەکو دەستی وەبەرهێنان و هەروەها دارایی و ئەو پێویستی پێێتی چونکە ئەمە لەبەوە دەبتە یاسایەکە بۆ هەموو هەرێمی کوردستان دەنووسێتەوە ئێمە دەتوانین ئەو کاتێ و یاسایە دەرچوو بتوانین بەو یاسایە کار بکەین بۆ نمونە دەسەڵاتی وەزارەتەکانی شارەوانی دیاریکە و شەوی تەنفیزی و هەروەها چاودێریش دەستی ژینگە چاودێری متابعەی ئەو یاسایە دەکات. زۆر باشە هەندێک کارگەی بچووک هەیە لە هەرێمی کوردستانە لە شوێنە جیاجیاکان ئەم پلاستیکانە دووبارە بەکارەهێننەوە ئەمانە تا چەند چاودێریان لەسەرە کاگازات چونکە ئەمە زۆربەی ئەکرێنەوە بە کەرەستەی ناوماڵ لە ئەو کەرەستانەی کە بەکارەهێنرێن لە ناوماڵە زۆر کەس بەکاریان نەهێنێت چەند چاودێریان لەسرە بۆی نەبنە هۆکارێک بۆ زیانگەیاندن بە هاوڵاتیان لە ڕووی تەندروستی. ئەگەر تەماشا بکەین ئێمە دەستی پەرچاکردنەکەمە بۆ نمونە ئەو شوێنانی کە تازە بەڕێز باس کرد ئەگەر بێت و ئێمە ئەگەر موافقەمان نەدابێت تێبانێ بە پێی ستاندەرەکان و پێی راپۆرتەکانی ماکە دراسی دەکەین ئەگەر وەری نەگرتوێ ئەوە معنی سەرپێچی هەژما دەکرێت دەچێتە بابەتی سەرپێچیکردن چکە کارەگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی هاوڵاتیان و هەروەها ئەوە دەبێت معنی ئێمە وەکو دەستەی پاراست چاکردنیەکە هەم چاودێری ئەو بابەتانە دەکەین بەس ئەو کارگانەی کە دێنەکنەمە ڕەزامەندی وەردەگرن لەلایەن ماوەکو ڕەزامەندیان پێدەدەین بەڵام موافقەت لای وەزارەتە پەیوەنددارەکانە بەس دەستەی ژینگە بەس ڕەزامەند دێت بۆ نمونە بۆ هەموو کاتەکان ئەگەر چ کشت و کاڵی بی چ پیشەسازی بی چ وەبەرهێنان بی هەموو کاتەکان دێنە لای ئێمە ئەمە دراسەیان دەکەین راپۆرتیان پێ دەکەین ئەگەر پێویستی کرد چونکە پرۆژەکان تەسنیف دەکرێت لە کلمە پۆلینی ئەلفمان هەیە بوامان هەیە جیمان هەیە بە پێ ئەو تەسنیفانە ئەگەر ئەلف و بابێ و راپۆرتی یائێ هەسەنگانی کاریگەری ژینگەییان دەوێت بەس ئەگەر جیمیش بیا ئەویش هەر تقریبا دەتوانین بڵێن دراسێکی توندی لەگەڵ دەکرێت و اینجا بە مەرحەلەیەمەدا تێدەپەڕێت چونکە ئەگەر بێت و ئەگەر ئەوانەی نەبوو ئەو ڕێکارایی نەگرتکەواتە سەرپێچی هەشتێکی سەرپێچیش بی سزادانی لەدوارێت سزادانی پێبژاردن و ئاگدارکردنەوە و پێبژاردن و داخستنی بەسەدارێت و گەتنیشی بەسەدارێت بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 و هەروە بە پێی تعلیماتەکانی دەستەی ژینگەک مەعاملەگە دەکرێت. بەڕێز ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان سپاس بۆ جەناب.